داناڵد ترامپ ماوەیەکی درێژ ئاماژەی بە سەرۆکی چین ژی ژینپینگ کردووەوە کاوڕێی خۆی تەنانەت لەو کاتەی کە سەرقاڵی جەنگی بازرگانیە لەگەڵ چیندا بەڵگەی نوێش هەن لەسەر بوونی گیرروگرفت لە پەیوەندیەکانیاندا. مایک پێنس ڕۆژی سێشەممە لە لێدوانێکدا هێرشی کردە سەر چین و پەکینی تاوانبار کرد بە دەستێوەردانی لە سیاسەتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڕاشکاوی بێڵێم سەرکردایەتی سەرۆک ترامپ کاریگەری خۆی هەیە و چینیش سەرۆکێکی جیاوازی بۆ ئەمریکا دەوێت. پێنس لە ڕاگەیەندراوێکی ئەم دوایانەیدا لە ڕۆژنامەی میدوێسترینی ئەمریکی ئاماژەی پێکرد سەرەڕای ئەوەی کە چین خەرجی دەدات بە میدیای دەوڵەتی چینی بەڵام ڕیکلامەکانیان وەک چیرۆکی هەواڵەکانوان. پەکین بەدوای گشتگیرکردن و ڕێخستنی هەڵمەتێکدا دەگەڕێت تا پشتگیری و پاڵپشتیەکان بۆ سەرۆک و کارنامەکانمان و بەها پیرۆزەکانی نەتەوەکەمان لاواز بکات. بەڵام پێنس پشتگیری لێ نەکرا لە بەرامبەر ئەو دۆخە تازانەی چین بۆ دەستێوەردانی لە هەڵبژارنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. ڕاستیەکە کە ژمارەیەک لە چاودێرانی خستۆتە جێگەی سەرسوڕمانەوە. بەڕێوەبەراتێکە بە تەواوی بەڵگەکانی نەخستۆتە ڕوو چینەکان دەیانەوێت چی بکەن تا دەستکاری ڕای گشتی بکەن. ئایا وان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار دەهێنن ئایا لە ڕاستی داوان توانای هەواڵگریان هەیە لەسەر خاکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا تا ئەو کارە بکەن؟ ئێمە نازانین. من پێم وایە لەم هەفتەیەدا شێوان بە هێواشی ئەو بەڵگانە بخەنە ڕوو. لانی کەم پێویستە هیوای بۆ بخوازین چونکەوە تۆمەتی تا ڕادەیەک گەورەیە. هەرچەندە ئەو وتەیە دەنگی دایەوە لەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو گازندانەیاندا ڕست سەبارەت بە چین هەروەها کردنی دەریای باشووری چین بە ناوچەیەکی سەربازی و ئەو پێشێلکاریە مرۆیانەی دەکرێن لە دژی گروپە ئاینیەکان و کەمینە نەژادیەکان. وابزانم ئێمە ناتوانین هیچ بیر و بۆچوونێکمان سەبارەت بەو سیاسەتە هەبێت. ئەوە استراتیژی سنووردارکردنی سەدەی 21ەکە. هەرچی ئەو بەڕێوەبەراتیە دەیبینێت لەسەر چین بە شێوەیەکی بنەڕەتی هەڕەشەیەکە کە لەوانەیە وێنە گەورەکەی هاوتای یەکێتی سۆڤێت بێت لەو پەڕی توانایدایە. ڕەنگە ئەوە ڕێبازێکی توندی کۆشکی سپی بێت لە بەرامبەر چیندا.